ئەم شەو شەوێکی پڕ یادگاریە 25/5/2020 دووەم شەوی دەژن دانیشتوین لە کافتریاکەی ماماکۆ خۆشەویست و هیوادارین خزمەتی بۆ گەنجە خۆشەویستانە بکەین و بە کافتریای میلانۆ بە خێراتنی هەموو لایەک دەکەین. هیوادارم بەخێر بێن سەر هەردوو چاومان بە خێراتنی کاکە سەراکەم سەرەی لیمۆ لە کەلارەوە تا ئێرە بە خێراتنی بڕۆ ئامانجیێ. خوێنمەوە وەرم گرنامەوە دیێ نووسی بووی من یارتم بۆ گردن ئازادیێ وتی نامم نردووە من بۆ گردن ئازادیێ جەژنت پیرۆز بێ گوڵم تۆ شەرگردن ئازادیێ وتم بۆستە گوێ بگرە لەسەر خۆوا دیادیێ لەوەتەی کە ڕۆیشتی بووم باو دەمی نادیێ بەوەی یەشقی تۆوەیە نەژیام و ئازادی لە زیندانی دڵتدا کراومەین فرادیێ دلی دخاڵا مەجەر بتبینم بە شادیێ بۆ کافتریای میلان و قەتێک نەچێ بنیادیێ سڵاو لەم گەنجانە بێ بیان بینم بە شادی لای مراد تەرکەن ئیتر مەڕم بۆ نادیێ بڕۆ خەمەکانم دەردەبڕم لە ڕێگەی شعر و بەندانێ کەس خەمی من نابینێ ناڵم دەچێت ئاسمانە جەستم سوتا سەرەپا دڵم بووە بە بریانێ لە فرمێسکی خۆم نقمم چاوم پڕە لە گێریانە ڕۆژانە تاکو شەوان شەوانە تاکو بەیان خەوناچێتە چاوان بەردەوامم لە گێریانە سەرار دەبرم بۆ خوددا تاکۆم داتێ دەرمانێ دەرمان بۆ نەخۆشی نابەڵخۆ مناڵە و گریانە گەر چار نەخۆشی نەبێ چارەم نەبێ لە ژیانێ من بە نەخۆشی نابرم تەنها دەمرم بەدابڕانە گەر بێت هوونەیاتەوە دەڕۆم بەرەو دابڕان تاکە ومێدمەوە ئەویش ڕۆی بەرەو نەمان تاکە ومێدمەوە ئەویش ڕۆی بەرەو نەمانە پێم سەیرا تا ئێستا بەردەوامم لە ژیانە بۆ کافتریای میلانۆ سەوگعدەمان دامەزرانێ سڵاو لەو گەنجانە بێ سڵاو لەو گەنجانە بێ جەژن پیرۆز بێ لێتان سڵاو لەو برایانە جەژن پیرۆز بێ لێتانە
دڵە زیندە چاکر سەتاواتی تێدایە تامی ئەو ماچەی کردم ئێستاش دەمەندایە بیرت دێک کە شەوانێ خۆت بۆتەکردن لایلایەوە ئێستاش دەنگی تۆ نەبێ قەت نانم خەوم نایە دەنگی خرخاڵ و گوارەی سەتاوازی تێدایەوە لەمێژە خۆشم دەوێ خۆمیش بەبیرم نایە بێت وەشکی دوو چاوم قەت کۆتایی پێنایە من وەک تۆ نمر ناکەم درۆم کۆتایی نایە من وەک تۆ درۆ ناکەم قسەم لە جێی خۆیدایە دووارە درۆم بۆ دەکەی درۆت کۆتایی نایە لێی دەما مۆسامان نەشەی گوتنم ئاوایە هاوە بۆ ماما کۆ دەڵێی کوڕێک کوێخایە بەخێر بێنە و گەنجانە و ئەوەیە لێرەدایە کەسم نەدەکردە بیرم لای تۆ بووە تۆش خەری خیانەت بووی بیرت لای کەسێتر بووە قسەکانت هەر هەمووی زانیم با درۆ دەرچووە خۆت وتەدارە بۆ تۆما دەبم بە قسمەتی تووە چی بەسەرهێنام بەوەی دۆستی بیا بڕوو پێکەنین و ڕەفتارت هەمووی درامایەک بووە سەرەتا لەگەڵ مابووی ئەی خوایە دڵم خۆش بووە ئێستاش پێم دەڵێی تەواو بەینی ئێمە بەسەر چووە لە کافتریای میلانۆس ماما کۆبەندم بۆ تووە بەخۆشی ئەو گەنجانە ئاوا بەندانم ڕێک بووە بەخۆشی ئەو گەنجانە ئاوا بەندانم ڕێک بووە